زیاتر لە 15 ساڵە نیشتەجێبووی گەڕەکی قولەرەیسی شاری سلێمانیە. دەڵێت بەهۆی بێئاویەوە ڕۆژانە ناچارن چەندین کاروان ئەو بە ئۆتۆمبیلەکانیان بهێنن تا خۆیان لە گەرمای هاوین و بێئاوی بپارێزن. عینە عەلی دەڵێ هاوسەرەکەم لەگەڵ کۆتایی هاتنی کار دەست بەکاری دووەم دەکات، ئەویش ئاوهێنانە. ئومێدی بە بەڵێنەکانی حکومەتیش نییە و خۆی گوتەنی هەر بەڵێنی بێکردار. وڵی داواکاریمان ئەوە هەیە کە یعنی ئەوکەما بۆ خۆ ماشەڵڵا ئەزانیم ساڵ چەند ئاو باران هەبووە معقول نییە ئەوها ئەیوان نییە زۆر زۆریش ئارە وەڵڵا دو سێ جار چوون جەماعەت هەر ئەڵێن چاکێکن هیچیش دیار نییە. گەلاوێش خانمێکی دیکەی هەمان گەڕک بوو لەگەڵ بینیرین تیمەکەی پەیام دەستی بە نەڕزایەتی لە هەمبەر بێئاوی کردووتی منداڵێکی 4 ساڵانم هەیە بەهۆی بێئاویەوە موبەری دەکەم لێ کوژاندۆتەوە. پرسیارێکیش دەکاو دەڵێ باشە ئەو باڵەخانە بەرزانی نزیکمان ئاویان چۆن دەست دەکەوێت لە کاتێکدا خانووە یەک نهۆمیەکانی ئێمە بێئاوە. ئێستا مەشقەکەیە 20 قاتەکەی نیشتەجێبوونی کێشەی نیەمەی قاتی نیمانە بۆ ئەوانایانە بۆ ئێمە نیمانە هەمووی سەمەتی لە بینمان نییەوە تا بخوا تەسویری کە زۆر بێم ناتم حالە بچین لە ژوورە تەسویریکەن بەخوا لەبەر پانکێ ماڵمانیستە مناڵم لەبەر پانکێ ئارە بەخوای گەور لەبەر بێئاوی شەوانە لەم قەی ناکە بە هەرچی چۆنە بێت کاتی خەوەکە بای ئەو ئامان هەبێ لە ماڵان ڕایکێشی یان ئەیانی قیری سیاشەوەکە بای ئیسراحەتەکە هەوبێ ئیتر دەستێن بەخوا بە ڕۆژ لەبەر پانکێ کام شقانە جا شقانە کرا ئێمە کێشە هەر ئاوە بەرزەکەنەوە خان و بەرزەکەنەوە بۆ بنی دنیا هەموو مەسوولەکان و ئێمەش ئاوا بۆ کاتی دەنگدانیش هەتا پەنجاگەی بە مۆرەکە بۆیان ئەڵێ بەسخوا بۆتانەکەین بۆتانەکەینەوەتان بۆکەین و کە پەنجاوانکە بە مۆرەکە بۆیان و بدەرچون هەر بۆ خانەوادی خۆیان. وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە بەرامبەر کێشەی ئەم گەڕەکەدا بە پەیامی ڕاگەیاند چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی ئایندەدا دۆخی کەم ئاوی لەوەی کە ئێستا هەیە باشتر ببێت. پێشتر پاسایی وشکە ساڵیان بۆ کەم ئاوی دەهێنایەوە ئەم ساڵ کە ئاو ئێجگار زۆرە بۆ هەمووان دەرکەوتووە سەرچاوی قەیرانەکە گەندەڵی و خراپ ئیدارەدان و بێباکی دەسەڵاتدارانە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.